وەختتان وەخێر خەڵکە کوردەوار، ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. ئەو دیبەیتەی ئەو شۆمان یەکێک لە گرنگترین فەرازەکانە دیبەیتەکان ئاخێزە کوردەوارە سەربەخۆس، بۆ لەبەر ئەوەی ڕەمزە تەمامیە دیبەیتەکانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەکاتۆ، بەتایبەتی بۆ ئەوانەی کە خۆیان لە قاڵبن نەیار ئێمە بەحس کردو، مردمانە عادیە کە چوونە پۆزیشن، مردمانە عادیە ئەم ئومەتە کوردیە کە بەرمەنافعێک یا هاوسۆزیەک تەکە جەریانات گەلە سیاسی یا دەستکردە دەوڵەتانە منتەقە لە بەرامبەر ئەم مەتن کوردیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مقاومەتیان ئەکرد، ڕێگەی دوژمنیان گرتووە بەر، نەک ئەوانەی کە ئامدانە و ئاگاهانە و لە پۆزیشنێکە و لە وەزعیەتێکە کە ئەشرافیان هەست بەسەریۆ و ئەزانن کە قبوڵە ئەم مەسئلە وەزعیەتیان ئەشێوێنێت ئیسرار و پافشاری لەسەرەکەن، پس و ئەتوانێت دەریچەیەک بێت لە کردنەوەی ئاسۆیەکی تازە بۆ ئەو مردمانەی و زوانیان گۆی نەئەکرد و قاسر بوو، و من جاروبار لە دیبەیتەکانە ئەمود بە مردمێکی بێزوان ئاخێزە کوردەوارە سەربەخۆ زوانی داکەم. شاید مەرگە پەرتە و ئەو تەکانەیدا کە ئەم نەعەماتەی لێ بێتە دەرەوە، کە من وەختێک مەجبور بووم بێژم کە پەرتە و ئاخرین بازمەندەی ئینسان کوردی بوو لە شارە کرماشانە، ئەو جار مەجبور بووم تەوزیح بدەم منزور من لە ئاخرین بازمەندە چ بوو. هەروەها لە سەردەی ڕەدیبەیتەکە نووساگمە مەبەست لە جەهانە کوردی چییە، وەلێو دوا ڕەدیفم کردگە زوان، کوردیەت و تەواوە ئەو مەسائلانەی کە لە توولە ساڵیانە ڕابردوو من ئشارەم پێ کرد و لە ناو دیبەیتەکانەما دەرک ئەم مەطلەبە بۆ فرەیەک لە کەسانێک کە لە عەسر کونوونیە ژیان ئەکەن دەرکێکی دروست نەبوو، کەسانێک کە ئەلا ڕەقمە ئەوەی کە مخالەفەتێکیان نیشان ئەدا بەڵام بەردەوام گوێ لە دیبەیتەکان ئەگرن، کەسانێک تەماس لەگەڵ مناگرن نێژن ئەو دیبەیتانە ئەعتیاد تێرێ حتا ئەگەر مخالەفیشی بی، بەڵام ئەعتیاد نایرێت کابرا نەی ئەزانی بێژیتی. ئەم دیبەیتانە شتانێکی واتیە کە من ئەمڕۆ پەردە لەسەریان لا ئەدەم، بۆ ئەوە بە پەرتە و ورودی تێ ئەەکەم، سێ چوار مەسئلە مەترەح ئەەکەم و بعد ئەیکەمەوە. لە سەردەیڕە ئەمە بەحسە دوژمنم کردگە، لە ناوە دیبەیتەکانە باسم کرد کە ئێمە حەق کریاگین، بەحس لە دین ئەەکەم، بەحس لە عیرفان ئەەکەم و بەحس لە دەوڵەت ئەەکەم. خۆ ئەمانە تەسەوراتێکی غەڵەت لە زەهنە ئینسانگەلێک کە دارای فەرزگە لە غەڵەتن دروست ئەکا، هەروە کە ئێمە لە پڕێکا خۆشمان تێ لە شتێک و نازانین بۆ خۆشمان تێ، کەسێکمان پێ شاعرە، کەسێکمان پێ نووسەرە، کەسێکمان پێ گۆرانی بێژە، کەسێکمان پێ نییە، بەڵام ناتوانین بژین بۆ جا هەر بۆیە من بە نمونەیەک دەست پێ ئەەکەم. تەبیعەتەن ئێوە ئەزانن من نە ئەدیبم نە شاعرم، فرە کەسێک لەم سەرزەمینە ئیدعا ئەکا ئەدیبە و شاعرە و نووسەرە، بەڵام تەوانە وتن ئەم قسانەی نییە کە من ئەیکەم و خۆیشی لێ نادات و نازانیت. خۆ دەلیلی چییە؟ دەلیلەکانی بەحسەکەم. پەرتە و لە یەکێک لە شعرەکانیا مەتاڵەبێک ئێژێت کە من بۆتانی ئەخوێنم و وەسایەکەم بە مەورود بکەمە ناوە دیبەیتەکە. ئەژێ ئەرشەوی دەروا و بکەید و بیدە مهمانم چەبوو،
ئەرشەوی دەرواو بکەیت و بیدە مهمانم چەبوو سەر بنەیدە سینەم و دەست وە سەر شاونم چەبوو وا بکەی من خۆشخۆشەق یەی شیشە لەو بەدمەسەوە ساغیم بید و بنەیدن سەروەداوانم چەبوو جوورەمە و لە باخەوانی ئاڕزت پشتم چەمی ئەردەسم بگریدەنە و دەست نوورە چاوانم چەبوو من کە گیان و عمر و ماڵم چیوە تاڵانە چەوت کوفر زۆرفت ئەروەیدن دین و ئیمانم چەبوو هەرچمانی مردمە ئەریەی کەڕەت سەوزم بەکەی لیموم سیفم شەمامەی باغ و وستانم چەبوو شوونەکی بگرم لەی زوڵەماو تەمینەی کی بکەم ئەرتو بیدە خزر ڕیم و ئاوە حەیوانم چەبوو وەختە خەفتن ئەربچی پەرتە و چە خاکی کەیدە سەر ئەربمنی هەم نێزانم دەردت وە گیانم چەبوو خۆ گرنگی ئەم شێعرە وا لەکوێ وا لە چەبووە مەوردە پرسیار واقعکردنە یعنی چی ئەوێت و ئەم چی ئەوێتە لەناوە ئەم شێعرە لە جێگەهای مختلفە مخاتەبە مختلفی هەست ئەگەر تەوەجۆ بکەن ئتمامە شێعرەکە دووبارە بە چی ئەوێتێک ئەوێت کە شێعرەکە تەواوەکە خۆ ئاغای پەرتە و خەریکە چی مەترەحەکە شێعری عاشقانەیەک ئێژێت بۆ ئێمە ژین پەرتە و ئاخرین ئینسان کوردی و خاترەی کوردی بوو و وجاخە کورد کوێر بوو وجاخە کرماشان کوێر بوو خۆ بابین بەڕەسیکەین مخاتب ئایا ژنێکە تەبیعەتەن ئەمە مخاتب ژنەکە نییە چ شتێک لە نێوانە پەرتە و ژنێکا مشتەرەکە کە ئەو بە ئەم زوانە تەکیا ئەدوێت اشتراکە فەرهەنگیە کاملەن دروستە خۆ چ مەیلێ لەگرا مەوجودە مەیل و کششە بە هەبوونە مەعشوقێ ژنێ رابطەیەکی فرەفرە واقعی لە نیازێکی واقعی خۆ بەڵام لەگرا چ شتێ باعث ئەوێت ئەم خیاڵە لە گەیینە بەم نیازە بدرێتە بەرە پرسیار خۆ تەبیعەتەن نە کەنیشکەکە تێتە خەڵوەت نە ئەم ئیسرارە بەم خەڵوەتە ئەکا چەبووەکە خەریکە پرسیار لە فەرهەنگەکە لە عورف ئەکا پرسیارێکی دوو نەفەرەس دووبارە پرسیارەکە لە عورفەکە ئەکا و جوابەکەشی لە عورفەکە ئەگرێتەوە ئایسە تێمە سەری واتە ئەرشەوی دەرواو بکەیت و بیدە مهمانم چەبوو ئەگەر شەوێ دەربکەیتۆ و بوویتە میوانم چی ئەوێت چ اتفاقێکەکەوێ ئاسمان تێتە زەوی زەوی ئەچێتە ئاسمان کەعبە کەج ئەوێ چی ئەوێ من و تۆینی تر خۆ ئدامە ئەدا بعد ئەمە تەسویرەکە کە ئێمە ئەگەر ئەم خەڵوەتمانە بێت چ اتفاقانی ئەتوانین بخەین واتە سەر بنەیدە سینەم و دەست وە سەر شاونم چەبوود سەر بخەیتە سەر سینەم و دەست بخەیتە سەر شانم چی ئەوێت دووبارە پرسیار لە فەرهەنگە وا بکەی من خۆشخۆشەک یەی شیشە لەو بەدمەسەوە دەری شیشەی مەشروبێکیش بکەینەوە یەواش یەواش سکرێکیش بێرینە بەینەمان ساوغیم بید و بنەیدن سەروەداوانم چەبوو بوویتە ساقیشم و سەریشت بخەیتە دامنم چی ئەوێ سوالەکە چه اتفاقێکەکەفێ
چی لەدەست ئەدەین چی خراوە جوورەمە و خۆ بۆ من ئەمانە ئەپرسم بۆ من بەخۆم حەق ئەدەم ئەم خیاڵە بکەم بۆ ئیشێ ئەم حەقم بوێت لەکوێ نیشان بدەم کە ئەمە شتێکی دروستە و خواستێکی واقعیە و حەقی منە و چۆن ئەمە سابەتەکەم ئیسە دەلیل تێرێتەوە جوورەمە و وەکو دارە ڕەز مە و یعنی دارە ڕەز جوورەمە و یا ترێ جوورەمە و لە باخەوانی ئارزت پشتم چەمی وەکو دارەترێ لە باخەوانی ئارزت پشتم چەمیا ئەردەسم بگریدەنە و دەست نوێر چاواونم چە بوو من ئەوەنەم زەجر کێشاگە زەحمەت کێشاگە لە دەورە جوانی توە چەمیاگمۆ بە قەوڵی حەق خۆمی ئەگەر دەسم بگریتە ناو دەست چه ئەتفاقێکە کەفێ من کە گیان و دووبارە ئشارەکە من کە گیان و عمر و ماڵم چیوە تاڵانە چەوت من کە گیان و عمر و ماڵیشم چوو و تاڵانە چاوە تۆ کوفر زۆڵفت ئەر بوەیدن دین و ئیمانم چەبوو ئەگەر ئەم زەریفیە تۆە کوفر بە معنای قانون شکێنیە دین و ئیمان مقەید بوونە بە قانونە ئەگەر ئەم وەسوەسەیە گەورە کە من وادارە بە قانون شکێنی بکە عرف شکێنی بکە ڕەفتارە ناهەنجار فەرهەنگی بکات چه اتفاقێکە کەفێ پس لەگرا مخزەنی ناکە فەرهەنگ خەریکە لە دەروون خۆی و قساکاتەکە خۆیە لە کشش و تەزاد و تەعارۆزێکە کە ئەتوانێت لە ناویان مەترەح بێ و ئەم تەرحیەکە لەگرا هەرچمانی مردمە ژی مردگم ئەبیەی کەڕەت سەوزم بکەی ژی مردگم بدون تۆ بدون ئەم خیاڵە کە کردم من مردگم ئەگەر یەک دەفعە یەک هەوی سەوزم بکەیدۆ پس نایژێ حەیم بکەی نایژێ دەمە مەسیحاییم پێ بدەی سەوزم بکەیتەوە سەر لە نوێ وەچ بکەمەوە بزێمەوە وەکو تەبیعەت لیم وم سیفم شەمامی باخ و بستانم چەبوو شوونە کی بگرم لەی زۆڵەماوتە مینەی کی بکەم بکەومە شوێنە کێ لەم تاریکیە کە ڕێگە ناناسم ڕێگەی حەساوی ناناسم بەم گشتە پرسیارە ڕوو بکەمە کوێ ئەرتوبی دە خزرە ڕیم و ئاوە حەیوانم چەبوو ئەگەر تۆ بوویتە خزرە ڕێگەم و بوویتە ئاوە حەیوانم چی ئەوێت تۆ نجاتم بەی چی ئەوێت وەختە خەفتن ئەر بچی پەرتە و چه خاکی کەی لەسەر کاتی نووستن لەگرا ئەم نووستنە دوو پاڵوە هەم خەفتنە بە معنای جوودبوونی لێ ئەستنبات ئەکرێت بەلاخەرە تۆ یە خیاڵێکەکەی لە یە خەڵوەتێکە کە یە سکرێکی واتیە و تۆ مەراحلێتەی ئەەکەی لە تەبادولکردن هەناسە و پیاڵە و نگاه و سەرشان و دەسە سەرپێ تا ئەگاتە خەفتن یعنی تا سەتح جوودبوونە یا شەو خەفتنە بە هەر سوورەت یعنی تر ئاخرە مەسیر چ ڕۆژێک کە بە شەو ئەگات و ئێشێ بخەفی چ مەسیرە ئاشقانەیە کە تەی ئەەکەیت و ئێشێ بە ڕەختەخاو بگا پس وەختە خەفتن ئەر بچی و ممانەعەتم لێ بکەی و نەمێنی تۆ من چه هەڕگێکە بەسەرم
گەرمت بکەم و بگەینە دەستبازی و کارگەرێکی بگا بە نقاتێکی تر ئەگەر ممانەعەتم پێ بکەی بەرم پێ بگری چ خۆڵێکەمە سەرم بەس تۆ لەگرا ئەوێنی دیاردەیە تەعەدا دیاردەیە تەجاوز دیاردەیە فڵان گشتی باتڵە ئەمە لە ناوت دڵە یەک فەرهەنگ تێتە دەر ئێستا فەرهەنگ جواوە داتۆ بە سوورەتن ئاخۆداگا قەواعدە هەنجاری جواوە داتۆ ژێ ئەر بمنی هەم نێزانم دەردەدەگیانم چە بوو ئەگەر بمێنێ تۆ نازانم دەردەدەگیانم چه اتفاقی بکەوێ یعنی بڕۆ پس لەگرا تەواو ئەوێ شعرەکە پرسیارەکانی کرد جوابەکەیشی لە بەیتە ئاخرا گرتۆ ئەر بمنی هەم نێزانم دەردەدەگیانم چ بوو تەبیعەتەن نەک پەرتە و ئەکسەریەتە مەردەمە ئێمە لە ڕەفتارێکی هەنجاریە عەلا ڕەقمەوەی کە ئەزانن فڵانە چت نیازە واقعیانە هیچ کەسێکیش منعی ناکە هیچ کەسێ مەسەلەن جووتبوون پیاگوژنێک منع ناکە لە سەرزەمین و کوردەواریشە منعی ناکە هیچ منعی ناکە ئەستیقباڵیشی لێکە خۆشەویستیش فرە پیرۆز و فرە قەشەنگە لە سەرزەمینە ئێمە بەڵام شێوەی گەینە بەم خۆشەویستیە یا شێوەی گەینە بەم لەزەتە ڕێگەگەل جۆرا و جۆری هەست بڕێکی پەسەندکراوە بڕێکی ناپەسەندە بۆ پەسەندکراوەکان بڕێ دەلیل هەست وەرە فرێک لە دەلایل کە ڕەفتاری پێکری و باس ناکرێت نایەتە سەر زوان وە کابرا نازانێ بەڵام ئەمەڵی پێکە خب بۆ ئەم اتفاق خەڵوەتە ناکەفێ چون ئیمکانی هەست بگا بە خەفتن وەختی گەیە خەفتن هەڕگە کوێ بکەمە سەرم ئیستە من گڕم تێبەر بووگە ئەر بچی کاوە لە ئەوم بمخاتە وادەی تەعەڕۆز بمخاتە ئەلا ڕەقماوەی کە نەمگەرەکە زوڵمێ لە حەقی توا بکەم زوڵمێ لە حەقی توا بکەم ئەگەر تۆ بەرم پێ بگری چی ئەر بمنی هەم نێزانم دەردەدەگیانم چە بوو یعنی بێ بڕۆ ئیمکانی هەز لە خۆم دەرچم ئیمکانی هەز ڕەفتارە نامەعقول کەم ئیمکانی هەز ئەلا ڕەقمە ممانەعەتە تو کارم بە جێگەی خراوێ بکێشێ کە من نییەم و ئەمە شتێکە خەریکە پاڵم پێوە ئەنیت خۆ کە ئەمە مەوت ئێستا ئێوە متەوەجه بوون پەرتە بۆ ئاخرین بازمەندێ ئینسانە کوردی بوو بزانە تۆ بۆ کوردی لەبەر ئەوەی کوردانە ئەژیت منیست ئەمە تعریفەکەم ئەم کوردانە ژیانە چه شەکڵیە ئێمە لەکوێ ئەزانین کەسی کوردە کەسی ناکوردە ئێمە لەکوێ ئەزانین پەرتە و ئاخرین یەکێک لە ئاخرین بازمەندەگانە کورد بوو وەچوو بەمەزانیمان پەرتە و خەریکە لەگەڵ عورفا دەرەکەوی لەگەڵ عورف جیهانە کوردیا دەرەکەوێ ئەیداتە بەرە پرسیار عورفێک کە هیچ کام لەم خەڵوەت و دانیشتن و مەی خواردن و لەزەت بردنە منع ناکە منعی ناکە بەڵام تەشویقیشی ناکە ناگەهان کەسێ دەسی ئەجوڵێت و ئەتوانێت ئەمە بەسەر زوان بێرێت و تەرح ئەم مەسئلە بکە دێ ئەگەرم کارە بکەن چێ اتفاقێکەکەفێ هەر تەرحیەکە هەر ئیدامەی ئەدا هەر زیادەت ئەدا بلزتەکە تازە من پیاە خاسێکم تازە من واقعان حەزە پێیەکەم تازە من لە دەرون تۆ قرچیام سووتیام ئاوارەت بووم من ئەمە بۆ ناوێ ئەمە اتفاقە بکەوێ خەریکە بە خۆی ئێژێتی خەریکە بە ژنەکە ئێژێتی و خەریکە ئەنچێ کە پێێژێ فەرهەنگی کوردیە تەرحیەکە لە ئاخڕۆ ئەگاتە کوێ وەختە خەفتن ئەر بچی پەرتە و چه خاڵکی کەیدە سەر ئەر بمنی هەم نێزانم دەردەدەگیانم
چەبوو. خۆ تەبیعەتەن مطمئنم ئەوەی کە گەرەکم بوو لە زوانە بێژمی حتا مەسائل بەعدی بەحس نەکەم ئەم مەطلع کە دەسم پێکرد لێ تێناگەین. ئێستا گەرەکمە مەسائل بەعدی بەحس بکەم و ڕابتی بدەم. سەرەتا شوتم فرە کەسێ دوژمنایەتی تەکە ئێمە ئەکا. کەسانێک لەم سەرزەمینە کوردەوارە تەحتە ناوە ئەندامانە ئەحزاب و تحت ناوە منادیانە فڵانە تەفەکر لە بەرامبەر ئێمە گار دەگرن، بەڵام ئەلا ڕەقمە ئەمە نازانن بۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ڕۆژ بە ڕۆژ پان و بەرینتر و مەرغوبتر ئەوێت و نفوزەکە نازانن. ئایا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بدعەتی کردگە؟ ئایا پەیمانە حەیدەری لە دیبەیت گەلێ کە ئیکا شتە تازەیەکی دروست کردگە یا چتە تازەیەکی کەشف کردگە کە قەبلەن مەوجود بووگە، ئێوە ڕەفتارتان پێکردگە بەڵام گفتار نەهاتگە. و پەیمانە حەیدەری مەوجودیەتێک کە هەس و بووگە بە زوانی تێرێ، یان خەریکە لیباسە کەلەمات ئەکا بەبەریا کامیان. خۆ ئێستا ئێمە سعیەکەین تەوزیحی بین. بزانە سەرزەمینە ئێمە پڕ بووگە لە درۆ. من ڕۆژێ لە دیبەیتێکا وتم لە ناوچەی هەورامانە سوال ئەکەن، پندێکی قەیمیان هەست، ئێژێت قرونی قەدیمە یا دیوان و پیری. قرونی قەدیمە یا دیوان و پیری. کاورە جواوەداتۆ ئێژێ دیوان و پیری، قرونی هیزی گوشایشە کووری ئاردەش. ئێژێ دیوان پیر قەیمیترە، قورئان دوێکە گوشایشە کوێر هاوردی. تحت اللەفزی وا معنای بۆت ئەکەنەوە. ئێژین دیوانە پیر منزور لە دیوان و کتاوە پیرە شاریاروگە. دروست، ئەمە تعبیرێکی سەقەت زەعیف و ناتەوانانەس و نەناسانەس لە جەهانە کوردی. و من ئەمە لە دیبەیتەکانە وتگە، بەڵام ئێستا ئەیکەمەوە. کاورە سوال ئەکا قرونی قەدیمە یا دیوان و پیری. خب لەگراتۆ ئیشی بفەهمی قورئان چییە، دیوانە پیر چییە. بۆ دەرکە ئەمە ئینتەرتێکسچواڵەتی ئەگەر بۆی بڕۆی ئەفەهمی. من دوێکە لە دیبەیتەکە دیوانە مەحویم کردو، مەطلعە ئەم دیوانە کە ئەەکەی تۆ ئەمە ئێژێ بنووسە پیری دڵم ئەمری کرد، ئیتاو ئەم کرد لە ئیبتیداوە کە بەیتی مناسب دیوان، گەداوێکی وەکو مەحوی قەلەندەرێکی کورد، میساڵی پادشەهی فورسە ساحیبی دیوان. ئەوسە خۆ ئەمە خەریکە چی بە تۆ ئێژێ پادشەهی فورس کە دیوانی بوێ چی ئەکا؟ قانون گوزاری ئەکا. قەلەندەرێکی کورد یعنی دەروێشێکی کورد. ئەمە چییە؟ دیوانە. ئەم دیوانە چی ئەکا؟ ئەمە دیوانە قەلەندەرێکی کوردە، قانونی هاوڕگامیش وەکو دیوانە فورس، ئەمیش قانونە. خۆ دیوان و پیری چییە؟ دیوان و پیری من لە تەشریح حکوومەتە کوردیا وتم لەبەر خاتری ئەوەی کە ناموس یعنی قوانین نەنووسریاگە کردە پێکریاگ دەورە دەورە دانایان کورتێن و تێرنیانە سەر گۆ
پێی ئێژن کەڵاوم ستێمە سەرە ئەمە لەگرا پرسیارەکە ئەمەسە قانون کوردی دروسە یا قانون قورئان ئیستا ئەگەیتە جەعلە گەورەیە لە زوانە ئێمە کاورا ئێژێ شەرعەن و عورفەن من حەقمە سیگار کێشم شەرعەن و عورفەن عورف چییە؟ دیوان و پیریە شەرع چییە؟ قورئانە هەرتکیان چین قانونە ئەو قانون ژیانە کوردیە ئەم قانون دەستکردە هاوردەی منتەسەب بەخواس دوو قانون خۆ وەکو فیلمەکەی دادگاهە نورنبرگ دەستگاهە قەزایی ئیاڵەتە متحدەی ئەمریکا تێ دەستگاهە قەزایی ئەڵمان محاکمەکە قانون محاکمەکە لذا بۆ ئەوەی کە قانون دەستکردت دەرەوە بێری سواری بەرمەردمێ بکەی تەزادە لە عورفیا دروست ناکەی لە وەحلەی ئەوڵە عورفی قبوڵ ئەکەی بعد شەرع تێریتە پاڵە عورف دوو قەبزەی ئەەکەی تۆ بۆچی ئێشێ ئەم شەرع قبوڵکەی چون ئەم شەرعیشە تەکە ئەم عورفیشە هەرتکیان لە مەسئلەیەکە ڕێگەیان یەکیکە تۆ بەرەبەرە شەرع تێری تا تێ هەڵبدا لە عورف خۆ ئێستا ئەمە مەترەحەکەین و دووبارە قورونی قەدیمە یا دیوان و پیری کامیان قەدیمی و کەس نازانێ لەکوێ و هاتگە و بووگە هەر بووگە قورئان یا دیوانە پیر جواو دیوان و پیری قورونی هیزی گوشایشە کوێری یا کۆری ئاردەش یا ئاوردەش ئەگرا کامە مەقتەعە ئەم مەقتەعەسە کە وردە وردە دوژمن ورو دەکاتە ناو سەرزەمینە کوردەوار حەکە کورد دەست پێیەکە بۆ خاتری ئەوەی ئەمە بفەهمین من ئێشێ ئەمە بکەمەوە تا بیفەهمین تا لە یەکتری حاڵی بووین تا لێمە لەگرا نەتجایەتی دینە کەسێک ئەکەین لە حەملە بە دینە کەسێک ئەکەین خەریکین لە کوردیەتە خۆمان قسە ئەکەین لە سەرزەمینە کوردەوار قسە ئەکەین با بە مثالێکی ترۆ دەست پێ بکەم لەبەر ئەوەی لە یەکتری تێبگەین من وامە بریتانیا تۆ وایتە ئاڵمان کارێکم هەز لە خیابانێکا لە پڕێکا سەرروکەلەی کاورایەک ئەوێنم بان یەکەمێژم کوردی ئێژێ ئا کوردم ئێژم دابێ زەحمەت بێ ئاگا لە دوکانەکەم وێت تا من ئەڕۆمە بانک و تێمە نە ئەی ناسم نە ئەزانم کوڕە کێس نە ئەزانم چەکارەس بۆ پێی ئێژم کوردی چون زوانە کوردی قسەکە بۆ من فەورەن دوکانەکەم ئەدەمە دەسی بۆ من ئەگەر برسیم وێ لەم ئوروپا ئەڕۆمە ناوە دوکانێک کە ئەزانم کوردن ئەژم کاکە برسیمە پوڵیشم نییە متمەئینم نانم پێ ئەداوە نان ئەخۆم بۆ من ئەڕۆمە دوکانە کاورایە کوردێ ئێژم کاکە تازە هاتکم بۆ بریتانیا پوڵم پێ نییە جێگە خەوم نییە بۆ فکر ئەەکەم کە ئەو پوڵم پێ ئەدا جێگە خەویشم پێ ئەدا بۆ ئەگەر نەی کاتێمە دەر ئێژم چ بێ شەرەفێک و بۆ وا فکرەکەم
چون وەزوان کوردە ئەمە سوعالە گەورەیەکە لەگرا فرەیەک لە گرێکانە زەهنە ئێوە ئەکرێتەوە نا بۆ خاتری ئەوەی کە تۆ وەختێ بە کەسێ ئێژی کورد مەجموعەیە لە ڕەفتار گەلە مشتەرەکی کورد دروزەکە لە ئوسول پرنسیب وە قەواعد کورد دروزەکە ئەلا ڕەقمە ئەوەی کە فرەیەک لەم قەواعدە بە کەلام نەهاتکە بەڵام ئێمە بە تەمرین ممارسە وە بە قیاس لە ژیانمانە لە ناوە ئینسانگەلە کوردیە فێری بووین بە هەر میزان بنەماڵەی ئێمە لەگەڵ خەڵکی تری کووردا هاتوچۆی بووێت عەشیرەی جۆرا و جۆرمان پێکاوێت زیاتر جەهانە کوردی ئەناسین بێ ئەوەی بە گفت بێری نییە سەر زوان جەهانە ئینتزاعیە کوردی لێ ئەپرسم کاکە کوردی ئێژێ ئا کوردم ئیتر ناڕۆمە ناوە تەوزیحدان ئێژم دابێ ئاگا لە دەخڵەکەم وێ تا ئەڕۆمن بانک و تێمۆ لێشی ناپرسم کوڕەکەی بۆ من وا فکرەکەمەوە چون یەکسری ئوسولە نەنووسریا کەس بڕێکی بچووکی باس کریاگە بڕێکی فرە و فراوانی شاریاگەسۆ وەکو چی وەکو فرەیەک لە ئەتفاقێکە کە وێستە من گەرەکم و بەی تێوێژم ئەم دەقیقە حوزور زهنم نییە لێم شێویە ئێژێ هەرچەند مەکەر و خەیاڵاون تۆ گەرمەشین من دوو باورە جەنۆ هەرچەند مەکەر و خەیاڵاون تۆ گەرمەشین من دوو باورە جەنۆ یعنی من هەرچی خیاڵ تۆ ئەکەم بیرەوەریەکانە تۆ تێرم گەرمەشین من دوو باورە جەنۆ ئەلبەتە لەگرا ببەخشن بیرەوەریم ئشتبا بەکار برد خیاڵ خیاڵە بیرەوەری بیرەوەریە بۆ من تووشە شینە گەرم ئەوم بۆ من وەختێ بیر لە تۆ ئەکەمەوە ئەگریم بۆ من وەختێ خیاڵە تۆ توێتە زهنم ئەگریم دەلیلی هەست دەلیلەکەی ئەوە نییە کە من توانە خیاڵە تۆم نییە بەڵکو من لە خیاڵت توە و خیاڵێک کە تۆ پێم ئەدەی تەمام ئەو تەساویرە کە ئەی خوڵقێنم لە ئینتزاع خۆما ناتوانم بێرمیە سەر زوان لذا لە عەمەڵێکا خۆی دەرەخا ئەگریم خب بۆ خاتری ئەوەی ئەمە تێبگەین من ئێشێ مەسادیقێ بۆ ئێوە بێرمەوە تا بزانن ئێمە چۆن هەڵگەڕیاین و فرێک مەسائلمان مەترح کرد پس ئێمە وردە وردە خەریکین واردە داستانێکەوین بەچی ئێژین جەهانە کوردی بەچی ئێژین ئینسانە کوردی بۆ ئێژین ئێمە گەلە کۆمەمان لێ کریاگە بۆ ئێژین ئێمە نابود ئەکرین بۆ ئێژین ئەم ڕەفتارانە ئێوە ئەیکەن کوردی نییە و ئێوە خەریکن کورد نابوو دەکەن بۆ ئەم قسانەکەین خۆب دەلیلی هەست بۆ ئەمە ئێشێ تۆ بگەڕێیتەوە کۆن بگەڕێیتەوە سەرە ئەساسە ئەوەی کە ئێمە پێی ئێژین جیهانە ئینقیاد و جیهانە اختیار و ئازادیە کوردی بۆ ئەمە ئێشێ بگەڕێنەوە سەرە تاریخ جەعلکریاگە نووسیاگە ئێژێ یەکەم قانونگوزاری لە دنیا حەمورابی کردی لە سەرزەمینە کوردەوارە بەردێکی گەورەی دانیا هەنێ قانونی دانیان سوال حەمورابی قانونەکانی دروست کرد یا قانونەکان مەوجود بووگن کار بە من یەکە حەمورابی ڕاستە یا دروست سوال
نا قانون كان موجود بوغا قروني قديمة يا ديوان بيري. قانون كان موجود بوغن أي نوسنو كسيش نازاني من شأيان والكوي شيوية زيست إنسانا كان بربرة أصول وقواعد دروسكا فربر تلوي كتو زواند بوي بو درك أما إشتو دنياي آجالان بريتا برشاوت آجالي كنتكلمي هس نتعقلي هس نتكلمي هس نتعقلي هس. سؤال قاعدة لدنيا يا حيواناتا برشرة يا برصلحة أما تقول الرفتار شناسية بونا وركان وحيوانات كانت واني بي بوي حتى أقل وانيك أوروبايا كان تحقيقيا لسري كرقا أوروبايا كان شي نقركه ئەوانەی کە خەڵکە لادیەکانە خۆمان بوون حیواناتیان چاو پێکەوتو حیوان کێویان چاو پێکەوتو پڵنگ و هورچ و ئەمانەیان چاو پێکەوتو کافی بڕۆی لێ بپرسی ڕەفتارە حیواناتەکان مەجموعەیەکی قاعدەمەندە وە فرە پێچیدە. مثال تۆ ئەوێنیت لەناو حیواناتە نێرێک تا قەڵەمڕەوێ بۆ خۆی تاریف نەکات و جووت ناگرێ. لذا ئێشێ قەڵەمڕەوێکی بۆ خۆی تعریف کردوێتەوە، منتەقەی جەولانێکی بۆ خۆی تعریف کردوێتەوە، جێگەی ژیانێک چوزانم ئەشکەوتێ بنمەغارێکی بۆ خۆی تعریف کردوێتەوە کە ئەمە جێگەی نفوزە نێرینەیەکوێت. بۆ خاتری ئەمەی مشخەسی کە یا معزەرەت مەز لە گمێزە خۆی دیکتانە سەگ بۆ ئەکا جاگمێزەکە بەردێ ئەدۆزێت و بۆ ئەکا جاگمێز ئەکا دیکتانە لەم سەگەخانە گیانە. ئەو نێرە جێگەیەک دیاری ئەکا کە ئەگرا منتەقەی منە من وامتەیە. ئیتر یا پەنجە بە دارەکانە ئەکێشێت جێگە پەنجەی خۆی دەرئەخا یا لە بەشێک لە ئیدرار یا لە گمێزیا کە ئەیکات بۆ یەک بەجێ تێڵێ لە خۆی کە نێرێکی تر نێتە مەحەوزە ئەم کارە بۆ ئەکا بەر ئەگرێ بە شەڕکردن. مەیە ئەگرا جێگەی نێرێکی ترە خۆ تووشی ئەم شەڕە مەکە، ئێمە تەوانمان نییە هەر لە یەکتری بین، من ڕۆژێ 50 شەڕکەم لەگەڵ دەنێری ترا، توش بڕۆ بۆ جێگەیەکی تر لەگرا مالکیەت دروزەوێ. دەرنەتیجە نێرێک بۆ ئەکا بە بۆی نێرێکی تر مەعمولاً خۆی لەم شەڕە لا ئەدا. تا تۆ قەڵەمڕۆیە بۆ خۆ دیاری نەکەی جووتێ ناگریت، پاشان جووتێ ئەگری تازا و زێ بکەی. قاعدە لەگرا لەسەرە شەڕکردن نییە، قاعدە دووریکردن لە شەڕە، دەرگیر نەبوونە. بۆیە تۆ قەڵەمڕۆ دیاریەکەی، بۆیە تۆ نیشانە دائنی هەرواد نەپەڕێتە ناو بێتە ناو. وە ساختارێکی ساختارمەندە، قانونەکە وا خەریکەیان واتە بەرەوە. نێرە بەرتەر، نێرە زۆردارتر، قدرەتە جفتگیری فرەترە یا فرسەتە جفتگیری فرەترە بۆ خاترێوی بتوانێ ژنە بەرتەر وە قەویتر انتقال بە. پس تۆ ئەوێنی لە جەهانە حیواناتیشە کە نە تەعەقول یان هەز نەتەکەلم انتزاع گەلێکی سرف مەوجودە کە بە سوورەتە ڕەفتاری و عەمەڵی تێتە دەرەوە. ئەمە لە جامعەی بەشەریشە اتفاق کەوتکە. مەسەڵەن تۆ لە تەمەدونە بەشەرە ئژی بەشەر 4000 ساڵە تەمەدونە مدەوەنی هەست، تقریبا ئیش داعاکەنەی 12000 ساڵە فێرە یەکجێنشینی بووگە. سوالە مەسە ملیۆنها ساڵە ئینسان وە لەسەر کوڕی زەمینە، بۆ ناگەهان لە 12000 ساڵە پێش 10000 ساڵە پێش یهۆ تەمەدون بە وجود تێ،
یهۆ بۆ یەکێک لە 50,000 ساڵە پێش نەیکردگە یەکێ لە 5,000 ساڵە پێش نەیکردگە ئەمە نیشانەدام علمە تاریخیشە گشتی جعلیات و حدسیاتە لە یە جێگەیەکە تەسمیمەگرن نقطەیە بەعنوانە ئاغاز دەست پێ بکەن بەڵام لەگرا شتێک بە ناوی مدەوەن داستانێ بۆ تۆ تاریفەکات و سوال ئینسانگە لە 1 ملیۆن ساڵە پێش چۆن ژیاگن ئەگەر قانون دروستکردنی ئیجباریات بۆ ممکنکردنی ژیانی پێکەوە نییە و تۆ مقەیەد ئەکا چۆن کەسانێکی تر لە شێوەی ژیان اجتماعیانە ژیانیان کردگە و توانی گیانە بدونە قەواعد و ئوسول ژیانکەن غیر ممکنە ئەمەی کە ژیانە اجتماعی ممکنەکە قەواعد و ئوسولە ئوسول و قەواعدە پس بەر لەوەی کە ئەمانە بهێنرێتە سەر زوان استفادە لێ کریاگە ئەمە سەب بەرەبەرە کۆمەڵی ئینسانی گۆڕیگە چۆنیەتیە تەعامل وە کەشفێکە کردیگیانە و چۆنیەتیە داڕشتن نەزمێک کە بەرقەرار بووگە ئێستا تۆ ئیشێ بزانی ئوسول و قەواعدێکە واسە چییە بۆ خاتری ئەمە پس ئێمە پەیمان برد کە فرە بەرتر لەوەی کە تۆ ئێستا تۆ کاوراژی ئێمە مێژومان نییە پڕتۆکەمان نییە پڕتۆکمان نییە یعنی چی یعنی کورد نییە یعنی تەمەدن و کوردی نەوگە یعنی ژیانە هەزاران ساڵی کوردین و پەرتۆک یعنی چی پەرتۆک یعنی ئەمەی کە ئیدەیە پەیابووگن هاتگن شێوەی ژیانە مردم ئوسول و قەواعدی تا ئەوەی کە پێیان کریاگە بێتە سەر کەلەمات هەورگیانە سەر کەلەمات ئەمە معمولەن لەکوێ فرەفشاریان بوات کە بە کەڵکیاناتکە لە وەختی حەکەمیەتکردنە تو بالئەخەرە ئێشێ بتوانی سابتی بکەی ئەمەی کە تۆ خەریکی لە بینی نزاعێکە اختلافێکە کە ڕوویداگە بەر ئەساسە عرف و ژیانە ئەژدادیە تۆ و شێوەی ژیانە تۆ خەریکی حکومێکی دروست ئەدەی بۆیە تۆ ئیشێ بێژی قەدیمیەکان چۆن بوون مشکڵەکە چی بوو ئێمە چۆن ڕەفتار ئەکەین کە ئێستا حەق وا بە فڵانە کەسۆ تبقە عرف ئەوەی کە وا لە ناوە قەواعدە ئێمە قەواعدە مشتەرەکێک کە ئێمە قبوڵمان کردگە ئالەگراسە تۆ بەرەبەرە احتیاجت هەست ڕەفتارگەلێک کە ئەمەڵی پێەکەی جامەی لەباسیش بکەی بەبەریە ئەمەی کە لە عەسرە حازر مشتێک کڵاوبەردارە دنیای غەرب مشتێک کڵاوبەردارە دوژمنە ئێمە ئێژن ئازادی لە قانونا تعریف ئەکرێتۆ زەڕە مفتە قسەی مفتە کڵاوبەرداریە مەحزە ئێستا من ئێشێم تەفاوتانە دەرخەم پس تۆ لەگرا ئەزانی ئەوەی کە لە سەرزەمینە ئێمە پیانوت ناموس چی بوو ناموس قەواعد و ئوسول یا قەوانینە نەنووسریاگە باس نەکریاگە هەزاران ساڵەی تەمەدونە کوردی بوو خۆ ئایا ئێمە لە توولە ژیانە ئیجتماعیمانە بەم نەتیجە نەگەین کە ئەمانە ئێشێ بڕێکیان بێتە سەر زوان بەڵێ گەین ئایا ئێمە نەمانزانی کە ئەم قەوانینە بە ناوی ناموس ئیمکانی هەست بەرەو تنیش بچێت بەرەو ئینحرافیش بچێت بەڵێ زانیمان ئەی چۆن توانیمان جەهانە کوردیمان ئیدامە بین ئالەگراسە کە من بە ئێوە وتم دەوران داناگە لە ئومەتە کوردی تێن وەک کەڵام تێرن ئالەگات و ئەفامی کەڵام یعنی چی کەڵام نەمە معنای کەڵامە خوداوەند کەڵام یعنی لباسە کەلەمەکردنە بەرە سنەتهای حەقیقیە کوردی سنەت یعنی چی یعنی چۆنیەتیە کردەکردن هەر کەس کردش کرد چەنەش نەناڵا شینە مەراوتب مەرتەبەی باڵا هەر کەس کردش کرد هەر کەس کردەی کرد کردە کامەسە کردە ئەوەسەوە ئەژدادە ئێمە پیانتکە ڕێگەی حەساوی نە ڕێگەی ڕاستی
ڕێگەی حەساوی هەر کەس کردش کرد چەنەش نەناڵا هەر کەس ئەو کردەوە ئەجداد کردیان وا جەهانە کوردی قبولی بوو کردی لێی نەناڵیا مجازات نەکریا شاروەدەر نەکریا تەرکە خاک نەکریا خەڵک تفی تێ نەکرد هەر کەس کردش کرد چەنەش نەناڵا شی نەمەراوتب مەرتەبەی باڵا ڕووی لە مەراوتب مەرتەبەی بانەوە دانیشت لەکوێ لە سەرزەمینە کوردەوارە لە ناو جامعەی ئینسانە کوردیە بۆ چون کردەی کە جەهانە کوردی لێی تەوەقعیە کرد ئەو کردی ئەو گشتیانی دروست کرد لذا بۆ جێگەی ئەحترام بۆ جێگەی ڕێز ئێستا متەوەجه بووین وەختی من ئێژم کارێک ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بزانە تۆ وەختێژی ئێمە پرتۆکمان گەرەکە یعنی تۆ خۆت هیچ زەحمەتی بە خۆت نادەی جەهانە کوردیت کەشف بکەی لە عەمەڵ کردەوەی مردمەکەت و حتا لە پشت زوانەکەیە تۆ کەشفیان کەی سەر لە نوێ ئەو جەهانە کوردیە کە ئەگۆ نایێت بۆیە منێژم کاکەی جان تۆ بە شیرینەکەم و قەزا لە ماڵەکەم قوانینە دموکراسیە لیبرالیە ئامریکا خەریکی بۆ من بەحسەکەی بە نۆرمەکانی ئەمە خۆ جەهانە کوردی نییە ئەمە غەیرە قانونیە نەقانونی چی قانونیە ئەوەی کە ڕێپێدریاگە فەرهەنگ و جەهانە کوردیە جەهانە کوردی چییە جەهانە کوردی ئوسول و قەواعد گەلێکە کە ئینسانە کوردی ئەخولقێنێت خۆ من دووبارە ئەزانم ئەمە مشکڵ دروست ئەکا خۆ بۆ کەسێک تا بەر لە ئێمە نازانێ هەر کەس کردش کرد چەنەش نەناڵا شینە مەراوتب مەرتەبەی باڵا بۆ چون ئەو نەیگەرەکە کەشف جەهانە کوردی بکە لە شێوەی ژیانە ئینسانەکان کردەیە ئینسانەکان و ئەو لباسە کەلەمات بالی کەڵام بێرێ خۆ لەگا تۆ ئەفەحمی لە فەرهەنگە کوردیە ئەوەی کە بەر بە ئینحراف بەر بە دەرچوونە ناموسەکان ئەگرێت و ناموسەکان تەبدیلە بە کەلەمە ئەکا چییە کەڵامە کەڵام چی ئەکا لیباس و سیپاڵ و جامەی کەلەمات ئەکات بە بەرە ڕەفتارگەل قەواعد و ئوسول کوردی و بەر ئەگرێ بە ئینحرافێک کە بترازێت و کوردیەت بەرەو ئینحراف و لاڕیا بووە خۆ لەگرا حکوومەت لە جەهانە کوردی چه شکلیە حەفزە جەهانە کوردیە حاکمیت حەفزە جەهانە کوردیە بوویە لە مقابڵە سوڵتەیە دانایانە لە سەرزەمینە کوردەوار ئەمەیتە سوڵتەیە ئابووری نییە سوڵتەیە دەسەڵاتە زۆردارانە نییە ئەمە سوڵتەیە ڕێپێدریاگە فەرهەنگیەکە بۆ ماناکردنەوە وە بەردەوامکردنەوەیە جەهانە کوردیە چۆن جەهانە کوردی ئەمێنێتۆ لە نەزمێک ناموسە کوردی دروسی ئەکات و لێو دوا ئەم نەزمە ئەپارێزێت بە بیا و بەس و شەرت و ئیقرار و کەڵام ئەمەسەکە جامعە دارای هێز سەقام ئەوێت بە پێچەوانەی تەمامە دەوڵەتەکانە دنیا ئێستا با بێن مقایسەی دەوڵەتەکانە دنیا بکەین و بزانین ئێمە وەختی قسە ئەکەین ئێژین عێرفان ئێژین ئیسلام ئێژین دەوڵەتە کۆرپۆرێشنی و ئێژین جعلیاتە مەشروتە دەوڵەتە ئێرانی لە ئیرادەیە هیچ ملەتێ نەهات کەسە دەرەوە دەوڵەتە تورکی لە ئیرادەیە هیچ ملەتێ نەهات کەسە دەرەوە ئەمە خەیلی مهمە بۆ ئەلا ڕەقمە تەبلیغاتە حیزب دموکرات و کۆمەڵە و پەکەکە و پارتی و یەکێتی و دەوڵەتە ئێرانی پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەرغوبە بۆ قسەکانی ئەڕوا لەبەر ئەوەی کە من بارها وتم ئۆسای داسانەکە ئەفەمێ بۆ دەوڵەتە ئێرانی لە ئێمە ئەترسێ بۆ یەهودی جەهانی لە ئێمە ئەترسێ چون یەهودی جەهانی دەوڵەتە ئێرانی ئەزانێ ئێمە سەر لە نوێ کاشفە جەهانە کوردین و خەریکین
بە باڵای ژیانە مردمە کورد و جەهانە کوردیە کەلەماتەکەین. بۆیە هەر ئینسانە کوردیە کە گوێ لە ئێمە ئەگرێت خۆی تیا ئەوێنێتەوە، باوا و دای تیا ئەوێنێتەوە. و ئەمە شمول لە تەمام ئەم سەرزەمینە کوردەوارە ئەکا. بۆی دەوڵەتە ئێرانی ئەزانێ وەزعی خراوە، خەیلی وەزعی خراوە. چۆن ئەزانێ وەزعی خراوە؟ ئیستەم نێشێ سەیرێک لە سوڵتە بۆ ئێوە بەحسکەم کە من وەختی ئێژم حەک کریاگین یعنی چی؟ خۆ پەس زانیمان ئێمە گەلە ئینسان بەر لەوەی بتوانین قسە بکەین، من کەوتم حەوزەیە ئاگاهی ئینسان ئیرتباط زوانی بۆ یەگەرەکە تا بتوانێت دەردەدڵ کا لەگەڵ ئەوێکی ترا. یعنی تۆ بەر لەوەی کە حتا زوانە تەکامل پێیاکە، حتا زوانە پانوبەرین بوویتۆ، تۆ توانیکتە نەزمێک دابنی کە ژیانکردن لە کناری یەکتریا ممکنکە. ممکنیکە. و تا بەرەبەرە بۆ خاتری ئەوەی هەم بتوانی تۆ وەختی زوانت قاسرە لەوەی کە فرشتێ بێژیت، وەکو ئێژێ هەرچەند مەکەر و خەیاڵاونە تۆ گەرمەشینە من دووبارە جەنۆ، یا وەکەوەی کە من وتم تۆ وەختی ماتەمە دەروونت تەلاش ئەکا بێتە سەرە گۆ لە هۆرا خۆی دەرەخا، لە شینا خۆی دەرەخا. ئینسان تەلاشەکە بە باڵای ماتەمە دەروون و خەمە دەروون. یا مەسەڵەن ئێژێت ئای پەی حەکیمێ بشوا دەروونم، جەبڵ جەبڵاون کۆی بێ ستونم. تۆ حتا ئای پەی حەکیمێ بشوا دەروونم بۆ کارزانێک بۆ تەبیبێک ئەم دەروون منە کە بە ئەندازەی کێوگەلە بێستون خەمی واتیا بیشۆرێت. ئەم خەمە عەزیمە ئەو ناتوانێ بێرێتێ سەری زوان، لەزای تەشبیهێکە کادی خەمەکە فرە گەورەس، بە قیاسە کێوە بێستون گەورەس. و من نازانم ئەمە چۆن دەربێرم، خۆم ناتوانم دەری بێرم، خۆم ناتوانم پاکی کەمەوە لە دەروونە منە حەکیمێکم گەرەکەوەم حەکیمە نییە. ئای حەسرەتە، ئای پەی حەکیمێ بشوا دەروونم، جەبڵ جەبڵان کۆی بێ ستونم. خۆ ئالەگرا تۆ تەلاش ئەەکەی ئیستە خۆت یەک نەفرە تەلاش ئەەکەی ئەم کێوە هەڵڕژێنی، لذا شروع ئەەکەی بەم تەلاشە شینەکەی، هۆرەکەی، مورەکەی. بەڵام کەلام عاجز ئەوێت، هەروە دەمی و ئێژیتی، هەروە دەمە هۆرەکەوە ئای پەی حەکیمێ بشوا دەروونم ئێژیت، بەڵام تاسەت ناشکەی نایداتە دەرەوە، ناگەهان زوان تەبدیلە بە ئاوا ئەوێ ئاوای ئەوەڵیە کەلام لە دەسەدا. و ئیستە ئاوا سعیەکات ئەشکێ شکستە خوا، دووبارە سەر لە نوێ بە ئاوا ئەڕواتۆ ناو زوان. پس ئالەگرام تۆ ئەوێنی زوان قاسرە لە دەربڕینە تەوا و ئینتزاع زەهنە تۆوە. کاورایژی من فرشتێ وا لە ناو زەهنمان ناتوانم بێنمێ سەری زوان. کاورا دەیان اتفاق لە ناو زەهنیا ئەکەوێت، ئەزانێ کارێک کە ئیکا دروسە وەکو پەرتەو نەیزانی بوو ناوێ ئەو کارە بکە، وەلی ئەزانێت نەکردنی دروسە. ئەربەمنی هەم نێزانم دەردە دەگیانم چ بوو تاو حکومەکە دریا تەواو ئێشێ نەمێنێ ئێشێ بڕۆی ئەلا ڕقمەوەی کە پەرتەو حتا ناتوانێ بێژێت بۆ ئێشێ بڕۆی. خۆ لە عەسرە حازرە کە ئینسانە کوردی نەما چه ئەتفاقی کەوت؟ زوانیان دابەوەی کە تۆ جەهانە کوردی بەردەی. پەرتەو ئیزانی ئەمە کارێکی هەنجاری نییە، قاعدەیەکی هەنجارمەند نییە، ڕێ پێدریاگ نییە، قەیرە قانونیە. وەلێ چه ئەتفاقی کەوت؟ لە عەسرە حازرە ئەتفاقی کەوت
زوانیان کرد بەبەر کردەوەیە کە تۆ مۆجەکە حەق خۆتە هەر ئینسانەمەی هێز لەزەت بووە و کەسی چ ڕەبتێکی هێز کەس بەردەی کەس نییە سکسکردن وەسە لاتنیان خواردن ئینسان بۆ لەزەتکردن دروست وگە ئەم مەجالە ئەم پرسیاری لە پەرتەو ئەسێنی تر لذا تو فۆرەن خەڵوەتەکە تەشکیل ئەدەی و فۆرەن سکسەکە ئەەکەی ئیتر ئەم گفتوگۆیە دەروون فەرهەنگیە کە پەرتەو کردی نامێنیت بۆ ئیتر دوای پەرتەو نێست وەختی شتێ عورفە و کار دانایان ئەمەسە مەسەڵەن تۆ ئیسێشی لە خۆت سوالکەی حل اختلافاتە ئێمە چۆن ئەکریا لە ناوە هەر مردمێکە ڕیش چەرمگێ پیرێ کوێخایێ بوو کە تا حەدێک توانی بوو کە قەواعد و ئوسول کە حاکمە مورد قبوڵە ئەمەڵ پێکریاگە لەلایەنە خەڵک و بێرێتە سەر زوان بۆیە پیانەوت چی؟ پیانەوت پیرە دانا پیانەوت سفید خەن و ئەو حکمیەدا حکمێک کە مورد قبوڵ و هیچ دەستگاهە ئیجراییەکی نەگەرەکو دەستگاهە ئیجرایی کێ بوو؟ مشتركات أمتي وتحت ناو أمة كردي چون لناو الدل خويانا هاتو درو چون خويان عمليان بيكرد خويان بمشي ويجيان خويانيان مقيد كردبو وتنيا ريقيان كشف أما وأزوان هاوردنا أمشي ويجيان بو در نتيجة احتياج نبو بە دەستگاهە سەرکوب پۆلیس دەستگاهە قەزایی زندان نەتبوو خاتی مجازات دەکریا و مجازاتێکە هەم خۆی قبولی بوو هەم مردم قبولی بوو و بە دروستی ئەزانی لای ئێمەژن دروست بەڵام لیودوە وشەیەکی ئیسلامیان هاورد لە تەرجمەی فەلسەفەی ئەرستووی و یۆنانیە ئەحیانن پێیان وت عەداڵەت بإنجليزي justice إما دروس ونادروس حساوي ونا حساوي حساوي ونا حساوي بو أما إشي بي بوين بويك حاكم كيس آیا حاکم وەزعکەرە قانونە ئەمە تا دەورانە حکوومەت مطلقە یا ئەبسولوت پاوەر کە بە ئاغای هەبزۆ دەست پێیەکە لە ئوروپا و تئۆریزەکردن حکوومەت مطلقە حتا لە ئوروپاییەکانیشە هیچ حاکمێک وەزع قانون ناکە بەڵکو قانون قدیمە قرونی قدیمە یا دیوان و پیری قدیمە یعنی هەر بووگە منشەکەی مشخص نییە هەر بووگە پس حاکم ناچار بوو لەوەی کە گۆشەهایەک لە قانون مەحفوظ مردم و ناموس مردم بنووسێتەوە لەگرا اتفاقێکە کەفێ کە بسیار مهمە یاراناخیز کوردەوارە سەربەخۆ خەڵک و کوردەوار تەوەجۆ بەم تیکە بکەن سوال کەی حاکم ئەتوانێ قەوانینی لە خۆی دروستکە
ئەوەی کە مردم ئەمەڵی پێ ناکە ئەگەریش گەرێکی وێ دروستیکە فەرمانی لێناوە کامەسە لە بەرامبەر دوژمنە حاکم ئەتوانێ قانونە جەدید دروستکە لە بەرامبەرە دوژمنە قانونە جەدید دروستەکە واکەین دوژمن فیساری پێکەین پوڵی لێسێنین ماڵی ئەوەین ژنەکەی داگیرەکەی پێسیەکلینەوە دوژمن لەگرایشی پێناسەی دوژمن بکەی تا بتوانی لەگرا بە عینوانە حاکم قانون دروست بکەی ئەم نوقتە مهمە تۆ ناتوانی بە عینوانە حاکمێک بەرخەلافە ناموسە مردم ڕەفتارکەی تف دەکەنەوە ناتوانی ئەسەر قودرەت ناگری ئەی لەکوێ ئەتوانی وەزع قانونکەی ئەم تەخەیولەی وایستە مردم فکرەکە و وەزع قانون هەمیشە وابووگە ئەمە تەفەکوری جەدیدە 300 ساڵە گوزەشتەس زمانێک کە تۆ قانون بۆ دوژمن وەزعەکەی ئیتر ئەمە ڕەبتی بە تۆ نییە بۆ دوژمنە ئەگەر تۆ بەمە پێیت برد ئیستە ئەفەهمی وەختی گەرەکیان و حاکم بەسەر کورد و دابنین ئیشی چی پێ بکەن ئیشی چی بکەن بە کورد ئیشی بۆ کورد دوژمن تعریف بکەنەوە کێزەم دوژمنە ئالەگراسە تۆ حەق ئەفەهمی پس کەسێ بەم نەتیجە ئەگا ئەزانی بەرخەلاف عورف و ناموسە مردم ناتوانێ ڕەفتارکە چی پێ ئەکا چۆن ئیشی ڕەفتارکە تا ئەم مردمە قبوڵیکە الأكراد طائفة من الجن الأكراد طائفة من الجن من تێمە سەرە ئێرانیەت و ئیسلامیەت کوردیەت و ئیسلامیەت عرفان و ئیسلامیەت ئەهاوانەی ئێژن زوان مهمە زوان زمانی مهمە کە بتوانێ لیباسە فاخرە کەلەمات بکا بەسەر خوی کوردی ئوسول کوردی قەواعد کوردی ئەگەر نەتوانێ زوان کوردی نییە زوانە چون ناتوانێ خۆ پس تۆ ئەتوانی وەزع قانون بۆ دوژمن بکەی کێ دوژمن ئیسلامە کوردیەت ئێمە چین ئێمە موسڵمانین قوانینی دەروون ئیسلامی ئەمەسە مسلمان ئازادە جەزیە نادا کافرێشێ ماڵی بووی کافرێشێ تەجاوز وەژنی بکەی قوانینە شەریعەتی قوانینە پەسەندکراگە هەر مسلمانێکە بۆ چون خواوت کێسی چۆن ئەم شەریعەتە هات کەسە دەرۆ لە کتاب الله سنەتە پێغەمبەر و سەحابە و ئەحادیث چۆن ئەتوانی کورد بەهاڕیت بە سوارکردنە شەرع بەر عورف چۆن ئەتوانێ شەرع حکم بدا بەسەر عورفا چون شەرع عورف بە دوژمن تعریف ئەکاتەوە کافر ملحد پس تۆ بە شەرع ناییت بە عرفان تیت بۆ تا دیگەریەک دروستکەی لە کورد پس ئەوەڵ دەفعەتی دوو هۆڤیەت ئەدەیوە کورد یە هۆڤیەتێکی قەومی کە ئیشی فقط بێت و زوان یە هۆڤیەتێکی قەومی کە فقط ئیشی بێت و زوان
دەرسوێتێکە هۆڤیەتە کوردیەکە هۆڤیەتە قانونیە کە کورد دروست ئەکا، کە بە زوانێکە قسەیەکە جافی، هەورامی، تاتی، مازەنی، گیلەکی، بەم زوانانە کە قسە ئەکات بازنەمائیە ئوسول و قەواعدە نەنووسریاگەکە. تۆ ئیشی چی پێ بکەی؟ ئیشی دیگەری بۆ دروستکەی، دوو هۆڤیەت بۆی دروستکەی. هۆڤیەتە ئەوەڵ بە عیرفان و تێتە ناوی، شەریعەت نایەری، هەنووز عرف کارەکە، بەڵام وردە وردە تەحتە ناوە دیوانە عارفان، قانون گوزاری ئەەکەی، گوێی خەڵک ئاشنا ئەەکەی. لەگرا ئیستە مەردەمەکەوێت و ساحێوە دوو هۆڤیەت بە عیرفان لە وەسف عیرفانە و خوا و دەرچوونا و خوایوا لە ئەولاو تو چی ئەەکەی؟ تۆ دانەیەک ئەرجەح ئەدەی بە دانەیەکی تر، نبێژریاگ دانەیەکی تر ئەەکەیتە دوژمنت دانەیەکی تر. لە ژیانە مادیە تەکە دەستوراتە خوداوەندی و ژیانە ئەبەدیە کە ژیانە ئیلاهیاتیە، کامیان ئەیواتۆ؟ ژیانە ئیلاهیاتی. ژیانە ئیلاهیاتی بۆ زوانە فارسی زوانی یەدیشە، چون زوانە فارسی زوانە قانونە. زوانە کامە قانونە؟ زوانە قانونە عرفانی و ئیسلامیە. زوانە قانونە جەهانە کوردی نییە. ئیسلام لەکوێ وا لە تەعارزاتەکە جەهانە کوردی؟ لە شەریعەتا وا لە تەعارزاتەکە جەهانە کوردی. لە پەرستشە ئەڵڵا نییە، لە ڕێزە محەممەدا نییە. هەر کەسێک ئەڵڵا ئەپەرسێ، بەرد ئەپەرسێ، یەهوە ئەپەرسێ، گات ئەپەرسێ، بابی پەرسێ. مشکڵ وا لەکوێ؟ مشکڵ وا لە شەریعەتە. شەریعەت جەهانە تۆ باتڵۆ ئەکاتۆ، جەهانە تۆ ئەکاتە دوژمن و قەوانین جەدید بۆ دوژمن وەزعەکە. لەوەی کە ئیتر دانای کوردی نایە کە کەڵام بێرێت، بەڵکو دیگەری سازان جەدید تێن لە ناوە کووردا تا بتوان شەریعەت حاکم کەن. خۆب لە کوردەوارە چه اتفاقێکە کەفێ دوو ڕەوەند پێی ئەکرێ. کورد ئێشێ لە خۆی بێگانەکەی، کورد ئێشێ لە خۆی بێگانەکەی هۆڤیەتێکی تری پێبەی. هەڵگرە دوو هۆڤیەت ئەوێ ئەرجەحیەتێک ئەدەی بەسەر هۆڤیەتێکی تریانۆ کە هۆڤیەتی دەسەڵاتی منشەئگرتگە لە ئیلاهیاتە و لە ئیلاهیە. ئەمە حرەکەتە ئەووەڵ. ئەمە حرەکەت دووەم. حرەکەت دووەم فەورەن ختمی ئەدەیتۆ بە حکوومەتێک لە شەریعەت بەناوە خلافەت. چه دار و خلافەیە تەحران، چه دار و خلافەیە سەموڵ ئەگیرێت. لەگرا فەورەن واردە فازێکی تر ئەوی. ئێژیت عرف جامعە پشتێکی کەمە، شەرع و عرف حاکمە. شارعیم کێن مەلاکانن. تو ئەگەیتە ئینقلابە مەشروتیەت، ئەمە دروی مطلقە. انقلاب مەشروتیەت یعنی مردم ئیرادەی کردگە بچێ لە دەرەوە قانون بۆ خۆی بێرێت.
ئیمڕۆ ژیانە ئیمڕۆی مردم بە تو سابتەکە مردمە ئێمە باج و خەراج نادا بە دڵۆتەیە ئەوەی کە تەکە ڕەفتارگەلە دەرونی کریاگە هەزاران ساڵەیە لە تەعارضە ناتوانێت بێتە سەری زوان ڕعایەتی ناکە و لە حاکمیت ئەترسێ بۆیە حاکمیت دەتوانێت سەرکوب سیاسیکە بەڵام ناتوانێت ئێرادەی قانونی با بەسەریانە خۆ لەگرا دووبارە تۆ ئەوی تۆ ساحیبە سێ هۆڤیەت هۆڤیەتە ئیسلامی ئێرانی کوردی تۆ لە سێ جێگە لە خۆتۆ دوور کریای تۆ هۆڤیەتە ئیسلامی بعد ئێژن قەدیمە تۆ هۆڤیەتە شاهانە ئێرانی بوو هۆڤیەتە ئیسلامی وە خلافەتی ئەتگەینێتە کوێ ئەتگەینێتە ئەوەی کە انقلاب مەشروتیەت ئەکرێت چه اتفاقێکە فێ قوانین جدید بەسەر تۆوە کە لەلایەن حقوقدانگەل ئەوانەی کە حقوق ئەناسن تەنزیم کریاگەوە بە تۆ ئەدرێت لەگرا پێژن قانونە ئەساسی دە ئێمە لە ئەوڵە وتمان هیچ حاکمێک ناتوانێت قانون جدید بۆ جامعەیە کە بەسەریا حکوومەت ئەکات دابنێت مەگەر ئەوەی کە کەشفە قوانین قواعد و ئوسولێ بکات کە خەڵک بە شێوەیەکی بسیار زەریف عەمەڵی پێئەکا وەلێ بە کەلام نهاتکە و بەڵکو کەسانێک پەیا ئەکەن کە کەشفە ئەمانە بکەنەوە بە کەلامی بێرن تۆ زەمانێک ئەتوانی لە خۆت قانوندانی کە بەرامبەر بە دوژمندای ئەنیت تۆ چۆن ئەتوانی جەهانە کوردی لەبین بووەی بەوەی کە هۆڤیەتێکی تری بۆ دروستکەی بۆیە من هاوردم وتم ئەمە کوردیە یا ئیسلامیە زەمانێک شتێ کوردیە کە خەبەر لە خوو ڕەفتار ئەمەڵ و کردەوەی ئێمە بە وەختی من بانگ ئەکەم لە کوردی ئێژم کاکە کوردی ئێژێ ئا بەو مەعنا نییە کە زوانەکەی کوردیە بەو مەعنا کە من لە ناخوداگاهمە ئۆتۆماتیک ئەزانم مشتەرەکاتە دنیای من و ئەو یەکێکە یەکێ وەزانێ من غەریبم یەکێ وەزانێ من بەعنوان مەسەلەن ئێژم من بەعنوان ئینسانە غەریبێ خەریکی کاسبیکردنم تەنیام بێکەسم نیازیشم هەست بڕۆم کارێک بکەم کەسێ نییە کۆمەکم بکات دەرامەدەکەم ئەوەنە نییە یەکێکی تر ئستخدام کەم ئەو تەمامی ئەمانە ئەزانیت چون منیش ئەزانم بووکە بە مەبنای ڕەفتاریمان بۆیە تۆ ئەڕۆیتە لادێک تەق لێدەی ژی باجی گیان برسیمە و ئەیزانی نانۆ پێدا چون لە پشتە ئەمە دەیان ئوسول و دەیان قاعدە دانریاگە ئەلا ڕەقمەوەی کە نەهات کەسە سەر زوان پس ئەمە زوان نیە ئێمە اتفاقاً لە حەوزەیە زوانە دووڕیاگین چون ئیستا ئەم زوانە قوانینە کڵاوبەرداری تێری بزانە کابرا هەڵەگەڕێت و ئێژێ ئیعدامە کوڕەکەم قەیرە قانونی بوو بەکام قانون قەیرە قانونی بوو بە قانون و ئوسولێ کە ئەو ڕەفتاری پێئەکا و ناتوانێ بێژێتی ناتوانێ بێژ بە قانون جمهوری ئیسلامی بە قانون مەشروتە ئەو حەدڵی دانامەکرێت و حەق و هەروە بەخۆیوە حەق نەبوو کوڕەکەی من بکوژی خەڵکیش هاوسۆزی تەکاکە بۆ بەرپایی قوانینە نەنووسیاک لە سەرزەمینە ئێمە چی غەیرە قانونیە ئەوەی کە بەرخەلافە جەهانە کوردیە ئێمەس غەیرە قانونیە قانونی نییە دەوڵەتە ئێرانی قانونی نییە شەرعە ئیسلام قانونی نییە قوانین قانونگوزاری و قانون ئەساسی قانونی نییە غەیرە قانونیە چۆن مردمە ئێران بەرخەلافە
ژیانە ئیجتیماعیە خۆی تێت بڕوات بە قانونە بلژیک نووساگ فەڕەنسە نووساگ زندگی ئێرانی خۆی تعریف کاتەوە ممکنە همچین شتێ ئیمکانی نییە لذا ئێژن کە ئەم ئێرانە قوانینی چ بوو شەرعە شێعە بوو بۆی ئالەگرام مەلات بۆ گەورەکەن کەسێک ناتوانێت ئەم ئێرانیەتە بێژێ ولی من ئەتوانم بێژم من ئەتوانم بێژم کوردیەت چ شەکلیە وا لە دانەیەک سیستانیا هەس وا لە دانەیە مازەنی و گیڵانیا هەس وا لە دانەیە کابولیا هەس وا لە دانەیە سلێمانی و هەولێریا هەس ئەمە کوردیەتە ولی ئەوان ئێژن ئێرانیەت چییە؟ ئەوان ئێژن ئێرانیەت زەردەشتیەتە شەرعە زەردەشتە ئەراویردنامەس ئەرداویردنامە شتێکی ئاوای ناوە وبعد ئەوێتۆ ئیسلام وبعد ئەوێتۆ شەرعە ئیسلام وبعد ئێمە گەرەکمانە قوانینە جەدید بێنین لەکەیوە قوانینە جەدید لە ئوروپا بووە مۆد لەکەیوە لە دوای ئاغای هابزۆ کە سەڵتانەتگە لە مطلقە لە ئوروپا دروست بوو ولی خۆدە بریتانیا قانونە ئەساسی نییە بریتانیا کامن لۆی هەس یعنی قوانینە عرفی بۆیە ئەمە دەستگای پارلەمانە بریتانیا نیە تەسویب قانونەکە ئەمە دەستگاهە قەزایی بریتانیاس کە مەوردە احترامە دۆ مردمە بریتانیاس مردمە بریتانیا نە پۆلیسی بۆ مهمە نە ئەرتشە بریتانیایی بۆ مهمە نە سرودە ملی بریتانیایی بۆ مهمە بەڵام یەک شتی بۆ مهمە لۆ this is law بۆ چون فکرەکە ئەم لۆوە ئەساسە تەشکیل دەهەندەیە ژیانە بریتانیایی و ئەنگلە ساکسۆنە چون ناوی عرفە بریتانیاییە بریتانیا قانونە ئەساسی نییە بۆیە تووشە تەلاتۆماتە فەڕەنسە و ئاڵمان نەبوو بۆیە دووشە ئەو دیکتاتۆریەتە بەو شێوەیەی کە لە ئەبسولوت پاوەرەکانە ئوروپای قەرنە 17 و 18 و 19 اتفاق کەوت لە بریتانیا اتفاق نەکەوت و خاندانە سەلتەنەتی بریتانیا لە ناو بەستەرێکی ئارامە تۆ تیان پەڕاند بۆ چون ئەوان دەستیان نەدا لە عورفە مەردم زاتیان نەکرد دەستبەن لە عورفە مەردم ئەمە قوزاتە بریتانیایی بوون لە مەسئلەیەکی خاسە لە قەواعد کولی ئستنباتیان نەکرد ئەی بوو بە ئێمە ئێژن ئێشە قانونە ئەساسیت بوێ ئەمە جعلیاتە جەدیدە ئەمە جعلیاتێکە کە بە ئەم مردمە ئێمە ناچەسپێ لەزا ئێشێ ئەم مردمی ئێمە لە خۆی بێگانەکەی ئێشێ ئەم مردمی ئێمە لە جەهانە کوردی دوورۆ بخەیتەوە ئیتر پەرتەوێک نییە گفتوگوی دەرون فەرهەنگی بکە لە ئوسول و قەواعد بپرسێت خۆی بەم نەتیجە بگات کە بەڵێ ڕەفتارەکە ناهەنجارە پەس نەیکەین بەڵکو ئیمڕۆ فێریان کردگە ئێژن سەکس شتێکی عادیە و حەزی پێ بکە و ئینسان ئازادە و لاوە و قەیناکە و بابیکەین و دێ ئەڕوات چه ئەتفاقێگە کەفێ ئەمە ئیتر فەرهەنگە کوردی نییە گفتوگۆی دەرون فەرهەنگی ئەتفاق ناکەوێ قەواعد و ئوسولە کوردی نییە تو بە ئەم زووانە وا پێژی زووانە کوردی خەریکی ئوسول و قەواعدە نظامە سوڵتە دەرونی و ئەکەیتۆ بۆ کورد هەچ کامتان توانە استخراجە و کەشفە قەواعد ئوسول جەهانە کوردیتانە و تا ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ هات بۆیە بۆ ئێوە ئەسڵ معناینە و هەرکەس کردش کرد چەنەش نەناڵا شینە مەراتب مەرتەبەی باڵا یعنی چی بۆیە ئێوە نەتانەتوانی معنی کەنەوە قرونی قەدیمە یا دیوان و پیری دیوان و پیری قرونی هیزی گوشایشە کوێری یاوەردەن زمانێک کە شەریعەت تێرن سەواری بەرنەموسیتەوەکەن و بەرتەری پێدەن ئەوجار ڕەوابەت دوژمنانە تعریفەکەنەوە و ئەوجا تۆ ئەکەویتە ژێرە سەرکوب تۆ بۆ ئەکەویتە ژێرە سەرکوب بە چی ئەکەویتە ژێرە سەرکوب بە قەوانینێک کە بەرعەلەیه دوژمن دایئەنین بریتانیا زاتی نییە بۆ مردمە خۆی دوژمن تعریف کاتەوە دەخاڵەت با لە فەرهەنگە خۆی نە بۆ دیگەریە بریتانیا قانون وەزعەکە زیرۆ تۆلەرانس بۆ کەسێک ئەتوانێت لە ناوە خیابانە بکوژێ ژێ
تۆ بەرهەمزەنندەی ئەمنیەتە مەردەمیت وا گشتە ئەم مەردەمە قبوڵی کردە لە توو لە زندگی ئەمانە هاتکە ئەمانە توانی گیانە نۆرمە بە یەکۆ ژیان لە ئەعماڵ و ئوسول و قەواعد و ڕەفتارە بەمە بگەینن و ئێمە توانیگمانە جامەی کەلەمات بکەینە بەری بەرە وردە وردە بەرە وردە وردە پس ئیستە سوال بۆ کورد سێ هۆڤیەتی هەست بۆ کورد سێ هۆڤیەتی هەست کورد پس هۆڤیەتە کورد دەوێت و چی ئەمەیتر لەگرا تۆ کورد نیوترال ئەەکەی هۆڤیەتە کورد ئەوێت و لەباسە کوردی زوانە کوردی ئوسول قەواعد قانون کوردی و ژیانە کوردی دروستەکە فڕێ ئەدەی کوردیەت فڕە ئەدەی ئەوێت و چی ئەوێت و لەباس ئەوێت و زوان خۆ ئیستە بۆ خاترەوەی سوڵتە بکەیتە سەرە کورد ئیستە بۆ خاترەوەی جیهانە کوردی لەبین بووی ئێشی بکەیتە موسڵمان دوای موسڵمان ئەکەیتە ئێرانی ئەکەیتە تورکی ئەکەیتە سووری دوو هۆڤیەتە زاڵ ئەدا لە هۆڤیەت واقعیە مەردمە ئێمە و هەرتکیان حەقیانەست کە بەرامبەر بەم هۆڤیەتە دوژمنون لذا هۆڤیەتە ئێرانی بە تۆ ئێژێ تەجزیە تەڵەب ئەتکاتە دوژمن و ئەتکوژێ کاورای کورد بۆ مقاومەتی یەکرد لە بەرامبەر دەوڵەتە مەرکەزی چون دەوڵەتە مەرکەزی قانونی هاوردوو ئەو نەیەهێشت نەئەچوە ژێرەباری خۆی نەگۆڕیە وەختی ئایان و تەکە کوردا دوژمنن یعنی تەکە جەهان و کوردا دوژمنن یعنی ئەمە دیگەریە ئەمە خەریکە نۆرمگەلێت لێتێریت ئەمە خەریکە شێوەی زندگی من ئەشێویت ئەمە مۆردە قبوڵە من نییە پس تۆ خۆت ئەکەن و دوژمنە خۆت تا بتوانن کوردیەت لەبین بوون دەرسوورەتێک کە کارە تۆ چ بوو کارە تۆ دەبێتەن حاڵەت ئەمەوە دووبارە دانایانە دەوران بێن و کەڵام بێرن تا زیستە کوردیە تۆ بە ڕۆژ بکرێتەوە قوانینێکە نە دەستگاهە ئیجرایی گەرەکە نە پۆلیسی گەرەکە نە زندانی گەرەکە فقط تۆ لە بەرامبەر دیگەریە دوژمنە ئێشێ تەمهیدات بکەی خۆ ئەگەر تا ئاگرا تێگەین ئیستا تێمە سەر یەکسری مەسائلەتر پس ئێمە قبوڵمان کرد کە زوان قاسرە لە بەیانکردنە فرەیەک لە ڕەفتار فرەیەک لە ئوسول و قەواعدێک وا لە ناوە زندگی ئێمە زوان قاسرە ئێمە چۆن ئەمە فێر ئەوین بە ژیانە لە ناوە مردمە کووردە ئەم مردمە کووردە چه شەکڵیە بە تەمرین ممارەسە پێ ئەجێ پێی گەورەکان کردن قیاس و ئیدەئال بۆیە لە سەرزەمینە ئێمە پیاوی کوردی نەما تا کاورا خۆی پێوە قیاسکە قەهرەمان کوردی نەما تا کاورا خۆی پێوە قیاسکە بۆ چون تەمام ئەوانن نەنووسیا و لە هیچ کوێی دنیاشە ناتوانن بینووسن مەگەر ئەم جەدیدانەوە عیددەی حقوقدانایەنە دەرەوە و قانون تەسوی بەکەین تۆ غەڵەتەکەی قانون تەسوی بەکەین ئەساسی چییە؟ ئەها لای مردمە ئێمە مەسەڵەن کاورا ئوسول بەمە دانێت تۆ نەخەڵەتێنیت حەقینێت تۆ بخەڵەتێنی بۆ خومینی قەیرە قانونیە چون خومینی خەڵکی خەڵەتانگە ئوسولە ئێمە چییە؟ غەش ئێشێ لە معامڵانەوێ زەمانێک معامڵەس کە دوو ئینسانە عاقڵ باڵق وەزیرەک لە ڕەزایەتێکا کە ئەم ئەو فرێ و نادات تەبادلێ بەیەکۆ ئەکەن وە فرەیەک چت
ناگەهان ئێمە ئەزانین مەعامڵەیە دروسە مەعامڵەی دروست نییە ناتوانین بێژین چۆن وەلێ ئەمە لە توولە ژیانمانە فێروگین انتقال دریاگە پەیمان دەوڵەتە ئێرانی چۆن نایاساییە چون بەرخەلافە ژیانە ئێمەس چون بە پێچەوانەی ژیانە ئێمەس غەیرە قانونیە لە مەنزەرە ئێمەوە ئەگەر تا ئەگرا تێگەیوین ئەو جارتینە سەرە قیاس بۆ پەیمانە حەیدەری ئاوا دیبەیتی ئەکرد بزان من لەگەڵ ئیدەئالگەلێک دەوڵەتانە داگیرکەرە ئێمە بە دوژمنکەر کە گەریکیان و سەرزەمینمان بۆن جەهانە کوردی نابودکەن ئێمە گشتمان نابودکەن تەمەدونمان نابودکەن هەیکەلی بۆمان دروست کردو هەیکەلە خەمزەکەر بەڕێزم و گشتمان بەڕێزین و مشتێ فاسد مشتی دیگەری کورد کە بە قوانین و شەریعەت و نۆرمگەلێک دەستکردە حاکمانەیە ئینقیادگەر هاتوون پەیمان و کوردی ئەچووە قیاسە ئەژداد خۆی بۆی پەیمان حەیدەری وەختی قسە ئەکا ئێژی باوە گەورەکەتان قسە ئەکا بە هەمان زوان بە هەمان ئوسوول بە هەمان ڕەفتار بە هەمان حەرەکات پەیمانە حەیدەری لەلایەنە کێوە مەوردە هەجووم واقعە و لەلایەنە بنەجوولەکە و لە دڵ ڕەفتارە ئینقیاتی بۆ پەیمانە حەیدەری ئێژێ کاورا ڕەعیەت زاس بزانە تۆ ئیستا کە بە قیاس و بە تەجروبە و بە ممارسە ئەبی بە کورد ئەگەر لە ناوە دڵ خانەوادەیەکان لە دایک بوویت ئوسولیان بەرعوبودیەت نۆکەری چاپلوسی تەسلیم بوویە تۆش چاپلوس و نۆکەر و تەسلیم بوو و ماستاوکەر و خوێڕیت عینە خانەوادەت چون بە ممارسە تەمرین و قیاستەکە ئەوانە فێرە زندگی اجتماعی بوودی تۆ وەختی تەبارە نییە خەڵک ئەم سەرزەمینە نییەی لذا ئزدواجگەلی اتفاق نەکەوت کە 20 عەشیرە قەومە تۆوێ باواد نەمردگە 20 عەشیرە بێت بۆ پرسەی چون ژن و ژوخوازی بووگە لە بینیانە دەرنەتیجە لەم 20 عەشیرە و هەڵسوکەوتە لە ناو ئەم 20 عەشیرە تو تەمامە جەهانە کوردیت پێ ئینتقال دریاگە تۆ وەختی تەبارە نەوێ کەسە نەوێ 4 نەفەرە هەست ئەم 4 نەفەرە عینە خۆت بنەجوولەکەن تێ هەڵدریاک قەتیسکریاک چاپلوس نۆکەرە نۆکەرزەها یا توخمە هندیت یا توخمە ئاسووری و گورجیت یا توخمە جوولەکەی دروسە بە ئەم زوانە کە من قسە ئەەکەی وەلی خود ڕەفتارت ئەمەڵت لە ئوسوولە کوردی و قەواعد کوردی نایێت لە ئوسوول و قەواعدە نظام سڵتەتیت دەستگاهە جودۆ کریستیانیتیت تۆ موتیعی تۆ ڕامی تۆ ترسەزاوری تۆ تەجاوز پەزیری ئالەگراسە قیاسە بۆ دروست ئەکا دەوڵەت نادیا مرادە بۆ دروست ئەکا کە لە تبق ئوسوولە کوردی ڕەفتار ناکا تبق ئوسوولە کوردی ڕەفتار ناکا نادیا مراد مەشەیە بەو جێگە بگەیە کە تەسلیمە تەجاوزنەوەیە نادیا مراد گەورەترین هەیکەلێکە کە بە ئفتخار و جەهان جایزەی نوبەڵی پێدات کە لە بەرامبەرە کەسێک کە تەعەدای کردگە تەسلیم بووگە تەلاشێکی کردگە لە ڕۆژی 4 دانە سێکس و 7 دانە سێکسا لەزەت بووە ئەمە ئەوێتۆ قیاس ئیتر خۆ بۆ تۆ نایرنی بێژن تەجاوزکردن و هەرکە هاڵ تەپیداوە ملتا تەسلیمی بووە هەرکە کەر و تۆ بۆ دەجلی ئەمتە پێ نایژن تۆ قانع ناوی قیاسە بۆ دائنین بێ ئەوەی قسە بکەن بۆچی دانی نادیا مراد چه مهمە ئەیگرن تەجاوزی پێ ئەکەن جایزێشی پێدەن مەرغوبە لە دنیا لذا نیوەی کەنیشکەکانی ئێمە ئارەزوو ئەکەن تەجاوزیان پێ بکرێە مەرغوبە لە دنیا قیاسە بۆ دروستەکەن ئۆکەی ئاغاشڕ
حسن بك فتاح بك بۆ تۆ ناکەنە ئولگو کێت بۆ ئەکەنە ئولگو قازی محەممەد خۆ کوردبوون چه شکلیە کوردبوون تەسلیمە قەدەر بوونە دەسە بێ دەسەڵات بوونە دوژمن زۆردارە و قەددارە و دەسی ناپێچێنم مقاومەت ناکەم چون مردن شتە خراوێکە من خۆم ئەکەمە فدای مردم ئیسار ئازادگی و تەجروبەی ئازادگیکردن لە مەرگا عێرفان قازی محەممەد دەوێتە گەورەترین عارف وا ئیسارەکانە یەڵن خەڵکە مەهاباد بمرێ خۆی ئەداوە دەس و خۆی ئەمرێ ئەمە عێرفانە ئەمە حەکی بە کوردیەت ڕەبتی نییە قیاسە بۆ دروزەکەن لذا ئینسانە کوردی نەهایەتە ئارزووی ئەوێتۆ چی ئەوێتە قازی محەممەد چی بکە بۆ مردم خۆم بەمە کوشت بێ ئەوەی بیرت لە فەتح بکاتەوە بێ ئەوەی بیرت لە باوستەوری لە جەهانە کوردی بکاتەوە قیاسەکە لە قازی محەممەد سەمارەکە ئەوێتۆ چی ئەوێتە ئەوەی کە تۆ 30-40 هزار نەفر کوڕە جوانە ئەکوژرێت فقط ئەکوژرێت ئیستا چون شەهیدە فرە مقەدەسە ئەمە کوردیە لذا تۆ ئیشی ئەم قیاسە بشکێنیت تا عەلا ڕەخمەوەی کە تۆ جەهانە کوردیت سەر لە نوێ منکەشف نەکریاگەسۆ لە زوانە جامەی کەلەماتی پێنە دریاگە خەریکن قیاسە بۆ دروستەکەن ئیشە قیاسەکان وردکەی بۆیە پەیمانە حەیدەری مەجبور بوو وردیکە بۆ پەیمانە حەیدەری ئەیزانی مەوردە تەنەفر مردمە کورد ناوێت چون پەیمانە حەیدەری ئەیزانی تەمامە قسەگەلێک کە ئەیکات ناشی لە خوو ئەمەڵ و ڕەفتارە مردمێکە خێ ئەمەڵی پێ ئەکا یا باوکەکەی ئەی کرد یا باواکەی ئەی کرد دوور نییە لە نەزەری نائاشنا نییە لە جەهانێکی تر و نەم هاوردگە لە دەروون و خۆی واڕیم کردگە کێ مخالفەت پەیمانە حەیدەریە کرد بە نەجوولەکە تۆخمە ئەرمەنی ڕەعیەت زا وا نزامە سوڵتە خزانگێسیە ناوی مردمە ئێمە پس پەیمانە حەیدەری مەجبور بوو قیاس دروستکە بۆ مردم بۆی پەیمانە حەیدەری دانەیەک ئوستاد دانشگا ئەگرێت بە مەتن ئاخێز لێی ئەدا تا تۆ قیاس بگریتە دەسێ چون تۆ ناتوانی بە کەلەمات تەشخیص بەی ئەمەی کەوا لە دەستا سنگومەنە هێزی هەست قودرەتی هەست دەرنەتیجە وەختی قیاسە بۆ دروستەکەم کاورا ئەبەزێت تۆ ئەفەهمیت کە ئاخێزە کوردەوارە سەربەخۆوە جەهانە کوردی بردیوە ئەمە وەسە چی؟ وەسە تۆ دانەیەک ئەوێنی عەزەڵاتێکی زیلی پێچ لە پێچی هەست 80 کیلۆ وەزنیسی بەڵام چاوت پێ دێژێ مەفرە زۆری هەست بەڵام مسابقەی زۆرانبازی بۆ دائەنیت 80 کیلۆیەکی شتێ عەزەڵاتی نییە لە پڕێکا تەماشاکەی کاورای 80 کیلۆی و عەزەڵاتی نە و کاورای عەزەڵاتی گرت وەکو گونیە ئار دای بەملا و دای بەولا تازە تۆ ئەفەهمی زۆر و پیچیدگی عەزەڵات نییە ئێشەی بیدەیتە مەحەکە ئازمایش قیاس دروستکەی تا بفەهمی و ئاخێزە کوردەوارە سەربەخۆم قیاسانەی دروستە کرد بۆ ئێوە بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دەسی ئەورد چیرۆک داستان لە ئەدەبیاتە جەهانی ئەهاورد ئەی کورداند بەر ئەساس و ئوسول قەواعد نەنووسریاگێک کە بە کەلام نەکریاگە و لە تۆ ئەمەڵی پێ ئەەکەی و من بەحسمە کرد جەهانە غەربە انقیاد ئێژێ چی؟ ئیشی قاعدە بەر شەڕە من وتم قاعدە لە کوردەوارە بەر سوڵحە قاعدە وەختی بەر سوڵحە مالکیەت ئەسڵە ئازادی ئەسڵە گشت کەسی ڕعایەتیەکە ئوسوولە کوردین وەلێ لە جەهانە ئینقیادا چین هیچ کام لەمانە ئەسڵ نیەن قاعدە بەر شەڕە لذا ئەساس بەر ئەمەسە خەڵکی بێدەسەڵات وێت ئوسول بێدەسەڵاتکردنە خەڵکە ئوسول ئەستاندنەوەی ئازادی لە خەڵکە و بە خەڵک بە درۆ ئێژن
ئازادیە تۆ لە قانونێکەوە حاکم بۆ دائەنرێ دەرەکەفێ دروست ئازادی لە پەردە هەڵگرتنە لە ڕەفتارە ئەمەڵ پێکریاک قەواعد و ئوسولە ئەمەڵ پێکریاگە مەردم و تەلاشی بۆ بە زوانکردنی دەرئەکەفێ ئاغاگیان ئازادی لە نەزم و سەقامێکا کە ئەم ئینسان گەلە لە توولە ژیانە ئیجتماعیانە بۆ شەرایەتێ کە تیا بتوانن بەر ئەساسە لیاقەتە خۆیان ژیان خۆیان دروستکەن و بە ئامانجەکانیان بگەن و ئەمە بۆ گشت کەسێ مەوجود وێت ذات یەکدانە بتوانێت بێتە وجود ئالەگراسەوە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لیباسە کەلام ئەکا بەسەر جەهانە کوردیە ئێوە کە زیستتان تیا کردەگە ئەڵبەتە تەبیعەتەن لەم مەسیرە اتفاقگەلە جەدیدیش ئەکەفێ تەبیعەتەن لەم مەسیرە وەرژنێکی جەدیدتریش لە کورد دەرتێ پس ئەوەی کە ئێوە دیتان و من ئیشارەم پێکرد کۆی ئەکەمەوە لەوەی کە بزانیت وەختی تۆ حەق ئەکرێ ئیشی تۆ بکرێتە دوژمن خوات بووی تۆ دوژمنە خوات دەسێکە بووی تۆ مسلمان دەسێکە بووی تۆ کورد دەسە مسلمانەکەت ئەرجەحیەتی بێ بەسەر دەسە کوردەکەتە دەسە مسلمانەکەت بتوانێ با لە دەسە کوردەکەت لذا بە عرفان ورودەتەیەکەن ئەوەڵ دەفە ئێژی ئەمە چیە ئینێن پێتۆی لێت ناوێتەوە ناوە مسلمانیە عرفان شریعەتی نییە عاشق خوا دەکا و شەیدایی دەکا و لە خۆت بێرت دەرو بێ بچوو بچەش بەقەی خوا و لێو دووە بە عرفان کە کردیتیانە مسلمان دیگەرێ کەتیا دروستەکەن مەلات بۆ تێرن تا شریعەتە بۆ بێرێ ئیستە شریعەت ئا لە جەهانە کوردیەکەت هۆڤیەتە ئەسڵیەکەت فورا دوای ئەوەی کە شریعەتەکە لێت ئەدا استثمار پەزیرە ئەکا ئیستە قانونە بۆ تێرن تا حکوومەتە مطلقا بۆ دروستکەن ئیستە تەواوە قسەی ئێوە ئەوەسە بڕۆین قانونەکانە ئیاڵەت متحدەی ئەمریکا بێرین لە سەرزەمینە خۆمانە داینین ئەی تۆ بۆ توانە نییە لە جەهانە کوردی خۆت گزارش بەی چون نێسە چون تۆ ئیتر کورد نییەی زوانە کوردی ئیشی گزارش لە جەهانە کوردی بە پس ئێمە زوانە کوردیمان نییە ئەم دیبەیتە ئەمشەوە سەراغاز و سەرفەسڵێک بوو بۆ ئیدامەدانە بەر ئەمە پس مسلمانکردنە ئێمە بە حەملەیە عەرەب دروست پس ئێمە خۆمان کریاینە دوژمنە خۆمان ئەلئەکرا تائیفەت من الجن بە عرفان ورودیان تێمانە کرد شەریعەتیان بە جەعل و سەوارە بەر عرف کرد و وتیان ئەوەی حکوومەتی کرد لەسەر سەرزەمینە ئێمە شەریعەت بوو و بعد هاتن شریعەتیان متبلور کرد و لە قانونە ئەساسی هۆڤیەتێکی تریان بۆمان دروست کرد ئیستە تۆ بەڕاحەتی بە عنوانە هۆڤیەتە ئێرانی ئەتوانی بە هۆڤیەتە کوردیەکەت بێژی تەجزیە تەڵاب بێژی دوژمنە هۆڤیەتە ئێرانی لذا هۆڤیەتە ئێرانی بەڕاحەتی ئەتوانی قانونە بۆ تەسویب بکە و هۆڤیەتە کوردیەکەت بکوژێ ئەمە لە شیرازە اتفاقەکەوێ لە گورگانە اتفاقەکەوێ لە کرماشانە اتفاقەکەوێ لە مەهابادە اتفاقەکەوێ بە هۆڤیەتە ئیسلامیەکەیش دووبارە لێت ئەدەن و کافری ملحدی مرتدی ئیستە کافری و ملحدی و مرتدی ئەوێتە دواکەوتک تەجزیە تەڵەب بوون ناهەنجار بوون بەرهەمزەنەندەی ئەمنیەتە ملی کە ئەمنیەتە دەوڵەتیە ئەوێتە جورمەتۆ و تۆ پێ ئێدامەکری قوانینە بیرونی
وەختی تۆ فێر ئەوی خوایەک لە دەرەوە قانونە بۆ دابنێت بێت بیداتۆ ملتاچون خواوت کێسی لێو دوا قانون گوزار و حقوقدانە خارجیە دانشگا ئەتوانێ بێ هەمان جێگەی خوا بۆ پڕکاتۆ قانونۆ بۆ وێرێ ئێستا ئەوەی وا زریکە زریک ئەکاژێ ئەمە کوردین حکوومەتی دموکراسیمان گەرەکە گەرەکمانە قانونەکانە بلژیک بێرین زد کوردیەت و نابودکردنە کوردیەتە ئەوجا کوردیەت ئەوێت و یاخی کوردیەت ئەوێت و نامتەمەدن کوردیەت ئەوێت و فەرمان ناپەزیر کوردیەت ئەوێت و غەیرە قانونی متوەجه بوون دەرسوورەتێکە لە منزەرە ئێمە ئینسانە کوردیوە دەوڵەتە کۆرپۆرێشنی غەیرە قانونیە شریعەت ئیسلام غەیرە قانونیە هەر شریعەتێکی تر بێجگە لە ناموس ئێمە و بێجگە لە کەڵامە ئێمە غەیرە قانونیە هەر ئێوە ئەڕۆنە ماڵە کاورا ئوسول و قوانینی خۆی هەست پس کاورا ئوسول و قوانینی تۆ قبوڵاکە تۆ ئەڕۆیتە کڵاب هاوس و ئەڕۆیتە ناوی کڵاپێ کاورا ئێژێ ئوسول و قوانینی کڵاپەکەی من واسە ڕعایەتی یەکەی بیکە ڕعایەتی ناکەوکە من دەرەوە چۆن ئێمە لەسەر زەمینە خۆمانە دانیشتین ئیجازەماندا دەوڵەتی هات قانون خۆی سەپان بەسەر ئێمە تا ئێمە دوژمنە ئەو نەوین ئەو ناتوانین لە دەرەوە قانون بێرێ بیدا بە من ئێمە پس لە ئیسلامەکە هویەتە عرفانیت بۆ دروستەکەن لە قانونە دەوڵەتێکە هویەتە ئێرانیت بۆ دروستەکەن هویەتە ئێرانی وێتە ئەسڵەتەوە منە پەیمانە حەیدەریشی باوەڕکەم ئێرانی خوا هەڵی ناگری و ئەمانە گشتی بۆ ئێران خاص و تەمامیەتە ئەرزی بۆ ئێران خاص و دەوڵەتە مطلقە بۆ ئێران خاص و پەرچەمە ملی بۆ ئێران خاص و ئەیکی خراوە کورد بوون خراوە طرف پەیڕەوی نەکردن لە قانونە ئەساسی ئێران خراوە بەرخلافە قانون ئەساسی ئێران عملکردن خراوە تو تەجزیە تەڵەبی تو یاخیت تو دوژمنیت تو عاملە خارجیت پەیمان خوێنی مباحەکەی بەم ڕاحەتیە منیش نەمزانی لەکوێ دۆڕاندم کێ کاولمی کرد ئەوانەی وا وتیان ئێمە جەهانە کوردیت بۆ ئەەکەینە زوان کوا کردە زوان بە مەحوی بە عرفان بە ئەم شاعرەتی هەڵدریاگانە وان نۆرمەکانە دنیای غەرب بۆ ئێمە وە زوانە دایکیمان بۆمان ئێژن دێمە کەی جەهانە کوردیە ئەمە کەی ئەو نەزمە حکوومەتی ئێوە ئێمەدا کە تا دروستمان کرد و ئینسانە کوردیتی هاتە دەرەوە کە ئوسولی بوو کە قەواعدی بوو ئالەگراسە من ئەفەهمم کێ کوردە کێ کورد نییە ئەفامم کامم مەتن کوردیە یعنی لباس کریاگە بەبلە قەواعد و ئوسولە کوردیە بە کەلەمات کامەی کوردی نییە جوولەکەیە ئەلا ڕقمەوەی کەوە جافی بێژریاگە من ئەفەهمم چۆن ئەفەهمم بە دەرکێ وەزیستە ئیجتماعیە کە لە ناو کووردا کردبە بە ڕەفتار گەلێک کە فێری بووگم بە ممارەسەوە بە ئولگوو ئەزانم کامی کوردیە کامی کوردی نییە بۆیە فەورەن جوولەکەی ئاسووری ئەرمەنی ڕعیەت زابوون تخمە هندی بوون فەورە لە کاورا دەرەکەفێ ناشارێتەوە خەسائلە ژنتیکی و تاریخی و زندگی و زیست تاریخیە بەردەوارانە و قەیرەز جەهانە کوردی دیارە بە کاوراوە دیارە هاوارەکە پس لەبیرتان نەچێت قیاست کە بۆ دروست ئەکەن لە خۆت بێگانەت ئەکەن کە لە خۆت بێگانەتیان کرد هویەتە جەدیدە جەعلیەکەت هویەتە قەیمیەکەتی پێ نابود ئەکەن حقیقت چییە؟ قانون حق چییە؟ قانون قانون چییە؟ ئوسول وە قەواعدێک کە لە توولە ژیانە حەیاتە ئینسانی تا بەخوویەکە هەڵیە بژێریت
و بە تەجروبەیە کە ئەیکەی یعنی ئەوی تۆ کورد وا زندگی ئەکا کە چه اتفاقێکەکەوێ کە سەقامێک دروسەکە کە لەم سەقامە هەر ئینسانێک بەرگوزی دەست و هەر ئینسانێ فرسەت و پۆتەنسیەڵی هەست بەر ئەساس دانایی خۆی ژیان خۆی داڕژێنێت مالکیەتی هەست فەردیەتی هەست زاتە یەکدانەست باڵوود زاتێ وەنزاتە یەکدانە ئامیان ماچان باڵول دێوانە کێ دیوەی تەورداناوە مەرکەب نەمەیدان گەردوون ڕانابوو بۆ ئێمە ئەتوانین دیکۆدیکەین کەڵامە بەژێ ماک و ئەزانین کامی کوردیە کامی کوردی نییە چون ئێمە ڕەفتارە کوردی عەمەڵە کوردی ئوسوولە کوردی و قەواعدە کوردی تا حدودێک ئەزانین تەلاش ئەکەین سەر لە نوێ کەشفیان کەینەوە تەلاش ئەکەین نوخاڵە لە ناوە خۆمانە دەربێرین لذا قیاسەکان ئەشکێنین هەیکەلەکان و بوتەکان کە دروست کریاگن و ئینحرافن لە جەهان و کوردیە ئەشکێنین تا ئەوەی کە بە زوان نایەت تەرەف بتوانێت بە قیاس بیگرێت تەرەف بتوانێت بە ممارسەکردن بیگرێت بە ئیدەئال و هەیکەلە ئیدەئال بیگرێت بۆ ئێمە هاتی وتمان پەرتە و ئاخرین بازمان دەبوو لە تەجەسوم ئینسانە کوردیە ئومیدوارم سەراغازە ئەم دیبەیتە توانی بێتی فرێک لە پرسیارگەرە زەهنە ئێوە دروست کات منم شەو بە ئێوە وتم ئەو کەڵامەی کە ئێمە بەحسیەکەین و هیچ کەس لەم دینیە حەکریاگانە لە کورد دەرهاوریاگانە نەیان فامی ئەم کەڵامە چ بوو بۆیە سوورەتی دینیان پێدا ئەم کەڵامە هیچێک نەبوو لە ئابدەیتکردنەوەیە سنەتگەل یعنی ئوسوول و قەواعدێک کە خەڵک ڕەفتاری پێەکا و تۆ ئینحرافەکانی پێ ئەگریت لباسە وشە ئەەکەیتە بەری ئەوێ تو کەڵام و دانایانە دەوران تێرنی و دانایانە دەوران مورد مخالفەتە مردم نیەن چون قەوانینیان بەڕۆژ ئەکەنەوە ئەوەی کە ژیان ئیجتیماعیان متداومەکە یا بەردەوامەکە لایەوە خۆش